هەفتەنامەی ڕەهەندەکان بەرنامەیەکی هزری و فەرهەنگیە و هەرجارە و لەگەڵ نووسەران و ڕووناکبیران یان کەسانی تایبەتمەندا ساز دەکرێت. ئێستاکە سەرجەمپرسی حکومڕانی لە هەرێمی کوردستاندا لەژێر پرسیاردایە تێکڕای ئەو قەیرانانە و پەیوەندی بە ژیانی خەڵک و دامەزراوە زیندوەکانی کۆمەڵگەوە جێی پرسیارن. تێکڕای ئەو دۆسیە مەترسیدارانەی گەندەڵی و نادات پەروەری و دیارنەمانی بودجە و داهات لە هەرێمدا خوێندنەوەی ڕژد و خوێندنەوەی جددی دەخوازێت. کەواتە ئێستاکە چی دەگوزارێت؟ بۆ ئەمە بەستە هەفتەنامەی ڕەهەندەکان میوانداری نووسەر و ڕووناکبیر دکتۆر فاروق ڕەفیق دەکات. ئەم کاتت باش دکتۆر جان. ئەم کاتەی بەڕێزی شێواز کاکە زۆر سپاس. کاک دکتۆر فاروق هەڵبەت زۆر گرنگە سەر لەبەری ئەو فشارانی کە ئێستاکە هەنوو لە حەبەی شوباتی شەوە کە تاکو ئێستاکە هاتووە. بەڵام ئێستاکە یەکەمین پرسیارمان ئەوە بێت کە ئێستاکە لە هەرێمی کوردستاندا ئەو هەموو دۆسیە هەیە، ئەو هەموو قەیرانە هەیە. بەڕای تۆ وەکو نووسەر و ڕووناکبیرێک، وەکو دکتۆرێک لە بواری فەرسەفە و بەشداری تۆ لە زۆرێک لە کایە کۆمەڵایەتیەکان و زۆرێک لەو فشارانەدا ئێستاکە لە هەرێمی کوردستاندا چی دەگوزارێت؟ لە ڕاستی شتی زۆر گرنگە ئەگوزارێت، شتی بێنداز گرنگ بە شتی زۆر کارەسەتاوی و پڕ لە ئازار و نەخنەتی ژەگوزارێ. ئەمانە بێت ئەساف بکەین خەڵکێکی زۆر گوشارێکی زۆری لەسەر. بەڵام من هەمیشەواڵێ تووشمە لە چەندین مناسبەیە لێگەڕێت تەبانە ئازارانن و من هاوبەشی ئازارەکانی خەڵکم، بەڵام لەگەڵیا ڕوویەکی زۆر گرنگی هەیە ژێ هەتاکو ڕووداوەکان ئاوا چۆتر بنەوە، هەتاکو ئەو دەسەڵاتە هەموو ڕۆوە فاشیستی و فەنکارێکی خۆی دەرکەوێ، ڕووە ڕزگاریەکەش یا ڕووناچیش لە شوێنێکەوە بێ دەرکەوێ. بەڵام ئەمە شوێنی پرسیارە ئەبێ ئێمە ئالێرە قسە بکەین لەسەرەوەی کە چییە گوزارێ، ئەنی بەبانی چییە هەموو شتەکان ڕۆشنە لەوەی کەمە چ جۆرە دەسەڵاتێکە، بەڵام لە مقابلە ئەو هۆشیاری لە سیاسیە نیە کە پێویستە و ئەو هێزە سیاسیە مەدەنیە دروست نەبووە کە بێت و بۆ یەکەمین جار کارێکا سیاسەت لەدایک بنە وڵاتە. ئەمین کە هەیە سیاسەت نیە. بەڕێز ئەمێ لێران ڕاحەفێت بم ئەویشەوەیە ئەوە گوزارێ بەداخەومەوەڵێ من هاوخەنی هاو نیشتیمانیانی خۆمم سوورێکە لە تاقیکردنەوە من تەسەورەکە من داکومنتم نییە، ینی ئەمە تەسەوری نییە جۆرە لە تاقیکردنەوە هەیە بەسەر ئەو خەڵکەیە وەکووە لە ئێمە کۆمەڵگەکەیمە بووە بە مختبەرێک باشە و لەم مختبرە تاقیکردنەوەیەکی گرنگ زۆر ترسناکی ژەگوزارێ. ئەویشەوەیە کۆمەڵە خەڵکی خێنە ژێر ئەم تاقیکردنەوە فشاریان بۆ هەیە بەرسی ئەکرێن باش نییە هەموو مافەکانیان لێ وەرەگیرێ سرۆت و سامانیان هەمووە بێت و بەشەکەی لە بینی حزبێک و دوان ناوە ڕاستێ لە بینی 5 کۆمپانیا هەیە باشە ئەو خەڵقە ناچێت بە پرسیارەکە تا چەنە دیحانەکە لەوێیە تا چەنەمانە بەرگادرێت ناچەنە فشاری بوێنی معاسیە بگەیکی بەچارەکە مفیەتی بنی و باشە بگەین توزانمەوە ئەو مستەڵەحاتە بێمانانی کە داهێنانی ئەم کۆمەڵە خەڵکەیە لێرەکەی ڕەتێکی حکومڕانیانە کەواتە من تەسەورەکەم کۆمەڵی خەڵکی دیکەش بە دەرەوە چاوەڕێوە بکەن. شەمە زۆر گرنگە بۆ علمی اجتماعە بۆ سیاست مهمە ژۆیەکە خەڵک کۆمەڵە خەڵکی لەژێر فشارێکی زۆراکەی تائی تحملەکە تحملی چیەکە وەنا تحملی هەموو ئەو دەردەسەریانە کە مافەکان لێسەرێتەوە. من تەسەورەکەم حتا کۆمەڵی خوبەرای ئەمریکیە بن لێرە چاوەڕێی سەیری ئەم تاقیکردنەوە بکەم زان نەتیجەکەی چییە. باشە ئەوەی کە بۆ من شوێنی پرسیارەوەیە ئەمە بەکولی ئەمە باتەوەی کە ئەمە جۆرێکە ئەم سەلومەتی میگەن جۆرێکە لە کۆیلایەتی خۆبەخشانە مەسەلە خەڵکێک بەرگەی ئەم پرسیکرد ناگرێ پرسیاری گەورەی بۆ دروست نابێ. باشە هەموو مافەکانی خۆی کەچی داڵێقی ناکە ئێوە نەوتەکە بەرن بەسی ئێمە لە موچەکەممان دەێت. ئەمە یەکەمین جارە ڕوودات لە نێو کۆمەلگایەکە خاو نیشتیمانیانی وڵاتی ئاوا قسە بکەن کاتێ ئەم ئیختیبارە کاسە بردەوامە وەشتی زۆر و ئێمە من بۆی لێ ڕاتەرخەکەم بۆ ئێمەش بەشداربی دەوانێت کێ بەداخەوە بەشێکی بەسەر ئێماکردن اختیبارە ئەو تاقیکردنەوە بەڵام وەرە بعد ئێمە خوێندنەوەیکی تری بۆ پێزانی ئەمە چییە لێرە ڕوئەدا لە ڕاستیان. ڕەهەندەکان کردنەوەی دەواازەکانە لە دنیابینی و ڕوانینە جیاوازەکان. فاروق ئەم سیستمی حکومڕانی کە لە هەرێمی کوردستانە هەیە چ مۆدێلێکە لە سیستمی حکومڕانی؟ ئایا ئەم جۆرە لە دنیاە بوونی هەیە؟ ئەمە کای منە من فەلسفەی سیاسی خوێنەوە لە یۆنانەوە بۆ سەبیست باشات بەڕاستی پێ بڵێم و بەردەوام ڕۆژانە 14-15 ئەخەریکی ریسێرچم و دوو کتێبم لەسەر سەمکاری هەیە سەرکتێبی ژمارەیە کتێبی دیکەم بەڕێوەن ئەوەی من ئاشنا بن فۆرمێ لەمە بەس ئەمە هەرە خراپەکەیکی لە شەستەکان و حەفتەکانە لە ئەمریکای لاتین کە ڕژێمە دیکتاتۆری فاشیەکان
ئەمە جۆرێک نزیکە لەوەوە دەنا و بەڵحی کاتی خۆشی کە من لە کتێبی کاتژمێری ماوە بۆ نیوە شەو بەکارم کلیپتۆکراسیانی حکومڕانی چەتەکان لە یۆنانە ئەوان پەنجا قسۆ سەرەمە ئەمە نزیکە ئەمە حکومڕانیە کە حکومڕانی دزەکان چەتەکان کلیپتۆکراسی ئەمە نزیکەنەوە بەڵام وەرە سەیریدا نموزیجی ئەمە لە قەرنی 20 ڕوەداتەوە بەتایبەت عەزیزەکەم بەتایبەتی سەیری چی بکە سەیری چی بەڵاێوەیە صندوقی نقدی دووەلی و بانقی دەولی باشە کە دوو مؤسسەی ترسناکی سەرمایەداری کە چوونە هەر وڵاتێکە و قەرزیان بارە وڵاتیدا بێ کە چۆکە هێناوێنن هەردووکیان هاتون بۆ ئێرە فکرەی جگە لە شتەمکاریەکەی ئەم ڕژێمە ئێستا فکرەی خاصە پرایڤەتایزیشن بە تایبەتیکردن یاتە گەورەکردنی کردی تایبەتی زۆر بە ئاسانی تا حەکرێ و یەک حرف لەسەری ناوتێ لە کاتێکە ئێمە ئەزمومی 6 ساڵی ئەو دوو موسسەیە ئەو موسسەکانەمان هەیە کە ئەخزێنە ناو وڵاتێکەوە لە جیهانی سێ ئەو تووشی قەرزێکی زۆر یەکەن و ئەیێنە سەر ئەژنۆ وە پێش باجەکە تەبەقەی دەڕست و تەبەقەکانی خوارەوە یەن و ئەنج ئەمە جگەڵەوە نیشتمانەکە هەموو یا تەبعاً باجەکێدا ئەمە لێرا خەریکی ڕۆدا ئەمە نموزیۆمان لە ئەمریکا لاتینەیە کتێبێکی بێئەنداز گرنگ هەیە ئەویش اعترافاتی جەلادی اقتصادی کە نووسەرێکی ئەمریکی ناوەکەێستا ناتیادن باز لەوەکە چۆن موسساتە کۆمپانیە گەورانە ئەخزێنە ناو وڵاتێکەوە بە ناوی قەرز و قەرز مەشارعی وانیان بۆ دروستەکەن قەرزیانێنێ دوایی هەرس بە وڵاتەکەین ئەمە ئەوەی سالێڕەوە بەڵام لە ڕووی حکومڕانی و بە مەفهومی کە مەجموعەیە بە ناوی حیزبەوە کە حیزبی سیاسی نیە تا ئەم لەحظەیە ئەم یەکە من پێداریەکی برداریەکەم ئەبێت خۆی ئەو دام و دەستگات شەمچیانی هەمانە تووڕی هەڵێن ئەو ئەدەواتانە ئەدەواتی تر بێنین ئەبێ عاقڵ بین لەوەی کە ئەمە حیزبی سیاسی نییە ئەمەیکە لە گورسانە بەڵام توای دانێ for the sake of our argument لەبەر خاتی ئەرگومنتەکەمان توای دانێ بڵێن ئەمە حیزبی زەری ئەمە چ جۆرە حیزبێکی سیاسیە ئەم حکومڕانیە چۆن حیزبۆکراتیە پێ کەسێک دەژێنەوە بەڵام هەستەکەم باشی بۆی چووە ئەویش حکومڕانی حیزبیە چێنەمانە کە لێبرسینەوە خوارەوە بۆ سەرەوە نیە لە ناوم حیزبەیە کە مەکتەبی سیاسی شوێنی حکوومەت و عاسمان و پەرلەمان و هەموو ماراجێتەوە لەبەر وێنەی ئەمە زۆر کەمە بەڵام توخمەکانی لە مێژووە هەن توخمەکانی لە سەدەی بیستا هەن ئەنجا تێکشکانی ئەوەی لە قەوسێکا پێوتی حرەکەی ڕزگاری خوازی کورد کە من ئێستا علامەتێکی استیفهامی خەمەسەرکە و حرەکەیە نەبووە ئەم بەناو حرەکەیە لەگەڵ هەندی حرەکاتی تری عالمی سێمە هەرە زێنێ ئەوانیش هەموو تەحویلە بن بۆ دیکتاتۆر زیمبابوێ زانی باشە مۆرداوی زانی وهي جنوب افریقا زانی ئێستا چ بەڵا بەسە حیزبەکەی ماندێلا هاتووە کۆمەڵە لەو حرەکاتانە کە لە دوایە تەحویلە بن و بن بە ستەمکار و چەتە و دزی سرۆت و سامانی وا دەدزن بەناوی حرەکاتی تەحەڕوریەوە ئەمەش بەسەر کوردا هاتووە لێرە ئەمەش ڕەهاندێکی دیکەی خوێنین ئایرۆنیکلی لە یەک کاتا هەردوو حرەکەی کوردی و حرەکەی فەڵەستینی پێکەوە کۆڕاپ دەبن پێک گۆڵ فاسد دەبن کەواتە برای بەڕێز ئەم فۆرما لە حکومڕانی نا چۆمەمە من ئەمەیە لەم بەرنامەی ڕێستا شتێکی تازە لەمە شوێکە ئێمە ئەم گفتوگۆ بەناو سیاسیە لەناو کۆتن کۆدنە و کەوانیەکە ژیانی ڕۆحی ئێمەی داخزانووە واتە هەموو گفتوگۆکان تۆ کۆبۆ لەسەر گوایە ئەم حکومڕانیە بەس ئێمە لە شوێنی تری شۆ کورسی گەورەمان خواردووە ئێمە لە شوێنی ترەوە کۆمەڵگەکەمان داڕزیوە ئێستا پێم خۆشە ئەگەڕێگەم دەی لەسەر ئەوە شتێک بڵم فەرموو ئوستاز فەرموو ئێمە هەندێک لەو بەڕێزانەی کە لەو تەلەڤیزیۆن و لەو شانەکەن یاخود لەو تاروشتیوان نووسن ڕۆشنبیر و پیاوانکە ڕۆشنبیر و چاودێرەوانە ئەمکیان بینم وا هەستەکەم باسی وڵاتێکی ترەکەن ئەمە وڵاتە نییە کە من تیا ئەژیم ڕۆژانە دەست و پەنجەی لەگەڵ دەرمەکەم و لەگەڵ خەمەکانیان هەستەکەم وڵاتە زادەی فەنتازیای خۆیان بێت ئەویش بەهۆی چیوە بەهۆی ئەو ئامڕازانی بەکارێنن ئەمڕاز لێرە مەسم ئەدەواتی معرفیە بۆ خوێندنەوەی کۆی ژیانی و کولتوری بەڕاستی بێکەوتە کەوتی نەماوە لەبەرەوە ئەو ئامڕازەکانی شرکە کۆن بوون و لە کەڵەکەوتن ئۆبسلیت بە ئینگلیزی ئۆبسلیت بوون واتە لە کەڵەکەوتن بۆ ناتوانی پێ شتی پێ خوێنیتەوە لێرەوە ئەو ئێمە پێویستمان بەچیە پێویستمان بە کۆنسپچوەڵ ئاپاراتێس یعنی دەستگای چەمچی نوێ هەیە کە بۆ خوێندنەوەی
و پێزم بە چەند چی دیگە ئەمڕازی دیکە بۆ خوێندنەوەی ئەوەی کە چی ئەگوزارێ خیریکە بەڕێزەکەم ماکسی لە محاضرە گرنگیدا ساینس ئەدڤۆکیشن زانست وەکو هەمەیە ئەرێک باز لە خاڵکی گرنگەکە باز لە ethic of responsibility ڕەفتار وشتیا ئەخلاقی لێپرسراوێتیەکە ئێمە لە کۆری نەکارەکان و بوارەکان بەڵکو لە خودی جڤاتە لە خیابی ئەخلاقی لێپرسراوێتیاژین بەبا بپرسین کۆمەلگا چییە؟ کۆمەلگا چۆن شتێکە یەک پەیمانێکی کۆمەڵایەتیە لە نێوان هاونیشتیمانیان و هاونیشتیمانیان هەروە هاونیشتیمانیان و دەسەڵات یا حکوومەت یا دەوڵەت ئێمە لە غیابی ئەو پەیمانە کۆمەڵایەتیاژین دوو کۆمەڵێک کۆدی یاسایی و ئەخلاقی کە هەمووان پێکەوە گرێ دەدا مانایەک بە ژیانی سیاسی و فەرهەنگی و کولتوری و ڕۆحی وە پێکەوە ژیانی هەمووان مانایە بەمانەدات ئەو بەپێ ئەو کۆدانە ڕاست و هەوە دیاریەکرێن لەم هەلومەرجەدا کە ئێمە ئێستا تیاجین ئێمە لە خیابی ئەو کۆدانە دەرژیانە بنووسن بە معنایەکی ترسنات هەموو شتێک بەناو قوسێکە هەموو شتێک دەڕوات everything's go یا هەموو شتەکان دەڕۆن واتە هەموو ڕێگە پێدراوە کە هەموو شت ڕێگە پێدراو بوو واتە ئەمەش ئەو عەدەمیەتەیە نەمەیە کە ئێمە ئەم هەلومەرجێت ئێستا تیاژین ئەم عەدەمی دەش خایگەر ناوی دەنێ بە خەڵفڕینی خوداکان و تاقونی جیهان عەزیزەکەم ئێمە لە ناوەڕاستی ئەو هەلومەرجیاژین ئێستا با من نمونەیە بێنمەوە تێکن بڕزت پرسیارێکی وەرجێکە لە هەلوەرجێکی ناسایی واتێکە ئەگەر واتەکە یانەتەوەکە ڕوبەڕووی دووفونێ بۆ کە سەرقاڵی فەوتانی بێ بەو هێزە دەوترێت کە خەریکی ئەوەیە پێێتێ دوژمن مامەڵەش لەگەڵ دوژمان ناتێ وانە شەڕی لەگەڵەکەی بە هەموو فۆرمەکانی شەڕ دیپلۆماتی هەرچی شوێی فۆرمێکی باشە پێی ئەم کۆمیدیا تراژیدیایە بگیرە ئەم میخنەتە بکە ئێمە تیاژ تورکیا لە ساڵی ڕابردوودا ئینکاری کورد دەکات کورد دەکوسێ سوناسی مەحر دەکاتەوە چێکات دەستەودایرە فاشەکەی ئۆردوگانیش ئەماوەی ساڵی ڕابردووە خەریکی درێژدان بەو سیاسەتە و بە سەختتر خەریکی کورکوشتن خەڵکی شارەکانی کوردستانن لە باکووری لە دوجاری خەریکی بۆمبارانکردنی باشوور و خاپوورکردنی گوندەکانی باشوور و واتە باشووری کوردستان و کوشتنی خەڵک مەدەنیەکەن ڕۆژەوە سەرقاڵی لە باربردنی ئەزمونێکی گرنگی سیاسی کەچی یەک ئەم بەناو حکوومەتە چەند ساڵە لەگەڵ ئەم دوژمنە پەیوەندی هەیە هەر بۆ ئیهانەتی وەردێک لەوەیە بۆ بارانی باشوورەکەیە یا بۆ بەیانی جەڕابرۆس داگیرەکەیە دوو چەندین هێزی بەناو سیاسی هەن چ کوردی و چ ئیسلامی ڕۆژانە وەلای خۆیان بۆ ئەو ڕژێمە فاشستی تورکیا و جەلادەکەی کەناوی ئۆردوگانە دەستدەبڕن هیچ شەرمێت ئەمە مانای چییە؟ ئەمە مانای غیابی ئەخلاقی لێپرسراوێتیە کە مارکسیزم باسیدا بگرە لەوە فەرەنساتر نبوونی یەک مانەتر چییە؟ ئەویش نەبوونی شتێ بە ناوی نیشتیمانەوە چکەکەم نیشتیمان ئەو کۆدانەیە کە ئێمە پێکەوە گرێدات ئەو پەیمانەیە دەنا نیشتیمان جوغرافیە نییە کەواتە تۆ هێزی سیاسیت هەیە لە چارەنووسی ئەم وڵاتە ڕێی هەیە پرسی ئەوە دانیشێ نەدمن و تۆ باشە ڕۆژانە دوعای خێر بۆ ئەردوگانەکە کە سەر بکەوێ سەر بکەوێ لە چیالیون سەر بکەوێ لە کوشتن و لە بڕینی ئینسان ئازادی خوازەکانی تورکیا و کورد لە پارچەکانی دیکە ئەمە ئەو پەڕی شەرم ئەمە بێ شەر نییە بەڵام ئەمە ئەڕوات ئەزیزم هیچ کەسێم بادێ بە پرسیار لای باشە میدیایەکی ترسنۆتی شەرمنت هەیە نەکە بە بابەت ئەمە بەحی ئەمانە حیزبی سیاسین بەن علاساس لە قەوسێکە حیزبی سیاسین و ئەمانە بڕیار دەرن ئەمە ئەو هەلومەرج عەدەمی تێمەتیاژی نەزیزەکەم بەڵێ ئایا خەڵک لەناو ئەو هەموو قەیرانە گەورەیەدا قەیرانی ئابووری سیاسی کۆمەڵایەتی و ئەو قەیرانە سیاسیانی کە ئێستاکە ڕوبەڕووی خەڵک بۆتەوە و سەر لەبەری ئەو دۆسیانێشی کە هەیە دۆسیی نەوتە دۆسیی گەندەڵیە دۆسیی نادات پەروەریە ئایا خەڵک ڕوانینێکی ڕون و ئاشکرای هەیە بۆ تەواوی و قەیرانانە یان خەڵک ڕوانینێکی ڕون و ئاشکرای نییە بۆ تەواوی و قەیرانانە ئەمە ئەسڵی نەحنەتەکە ئەمە ئەسڵی تراژیدیاکە واتە ئەوانەی هەموو باسمان کرد دەبێ وان ئەخێز وابن بەڵام ئەگە هۆشیاریەکی سیاسی باڵا هەبێ ئەوە ئومێتەکە ئەبێ و ئەوە ئەیگۆڕێ ئەو هۆشیارسێت بەس کاتێک کە تۆ ئەمە وتم باوەڕ بێتی بە ئارگومنت و بە بەڵگەوە بابەتی دیکەیە ئەگەر ئەمە هەلومەرجەکە بێت کە من وەسم کرد
بەڵام هوشیارەکەی کە لە ئاسیاتی هوشیارەیەکی زۆر نزمەوە حتا هوشیاری سیاسی نییە باشە ئەمەش بەڵە ئەنجا شتێکی گەورە ڕوویاوە ئەویشەوەیە کە ڕۆژێک هەبووە 5 ساڵ پێش ئاستی هۆشیاری باڵاتر بۆ لەوەی ئێستا هەیە ئەمە چی ڕووداوە لە کاتێکە محنەتەکە زۆرتر بۆ تراژیدیا زۆر بووە باشە گەندەڵەکان گەیشتون بە لووتکە کەچی هۆشیاریەکە بەقەدر ئەو پارەڵێڵ بەو یعنی تاریب بەو گەشەی نەکردو بەڵکواتە بدۆ سەیری ڕێزێکی زۆرم بۆ فارمەندەران و موچەخۆران و ئاوستان هەیە لەگەڵ ئازارەکانیان ئام کە ئەو بەڵاتکە بەسەر خۆ موچەخۆر نین باشە ئەوش خۆی سزای سیاسیە حەزەکەم بزانن هەروە بە ئارەزوو نیە لێگەڕێەوەیان تەماشاکەی داواکاریەکانیان لەگەڵ ڕێز مەکەڕەوان یەشەک موچانە بێ بدرێتێ نابە تووشی ئەم بەڵایە ببن هەمووی تەواوە بۆی کەسێک لەی لێ نەکابرە ئازاریە منابینی لەگەڵ هەموو ئازارەکانیان باوەزر زمانە شاعری بێنی وەرە سەر ئەسڵی مۆزوعەکە ئەمانە ئەبووە تەبیعە بن ئەمانە بۆ لە پێشەوە بن بۆ گۆڕانی گەورە لە پێشەوە بۆ داواکاری گەورەتر باشە لە بەردەمیانە خۆی لەلایەن باشە طبعا ڕواية هذا مشكل كي بتشارك اما زانين طبعا كتو طليعيك في طبعا شينا مزوع عيبه جاج يوم ليه وتشيني ما وصل تشيني قطعبيو اما بعض اخوي دلالة كينا جيش انت لا سياسه ولا كومال جاوتوني شغال بيونديتشي نتانو او لكذا كان ماركسيزم يجي زور لمواطنه بونو ونيا دوري لو انا شفت معناها هي ام خلا قوريك يا برحل انت جا دبوايا رؤياي هديت كما نقول اوكي دوا شاركني شتي دوا شاركني مشكا اما عزيزه كم اما سرچاو اللي الله باشا انت سيري كتير رودا عزيزه كم باي والله خلق الرئيس كوبنا داوكاريه كم هو سيري انت صوتك بود صلاه كسي جيبو انا محافظ اسلامانيه بوكاله باشا الرئيس بوي شي صحبين اوان داوكاريه كاذن باو يندو انت اول بيبي بابو خولير زاني متشوي حتى وزن بوتشوني ميشيل فوكو اواني دي كسبينا كهمو بيداغيانا كل سنوي كده صلاه ابو شوينكا حتى هذا معنى تقريبا كيف الصلاه خدي او برزه محافظه خوي بشكل الصلاه لو خو في شاندانا عندماني برلمان باش خطابه لقاتك شيء او لينيه خطابي شي تو خود لدى صلاتي سيري امشي وزني غوريه قدام البرلمان شلون دعوه لدى صلاتك او خوي لدى صلاته باش طبعا اني زميني خو شي جينيتيانيه بالقياسه وشي بو خو بشانان بلام لاولير باش جرأتي اللي يحسبك كما كوتنا انت سيري بوتشونا بو صلاتك بس الامر رئيس داوكاري كان السنوك كانوا للدرجاي شو قال له روان جولين والله ده صلاه رشتو بولانش لانش بالانجليزي يعني ناني يورخوش زاني انجليزي زاني واتو كساك يا زي الدنيا يعني او ده صلاه عبارتك الانجليزيه اما شو هيك ده صلاه اما شو هيك ده صلاه خوي ديري ده صلاه لم عصريه لخو بشانان لخو الرجوله كي تاريخ نكراوه لطبنك لفظاي جزيات ده صلاة لها موسلنك ده صلاة خوي ليه تشاليهن نقليك جاس مسكاني كو أجير وين كان أجرين يعني كده وكارك أنا بيجو أجرين أما كما تخدني بالسياسة أما كما تخدني بما في خلق بداوكاري أما دارزيني هو شياريني بەڵێ لە هەفتەنامەی ڕووناکبیری ڕەهەندەکانەوە لەگەڵتانین پاش پشوویکی کەم دێنە وڵاتان. ئەم بەرنامەیە تایبەتە بە تۆڕە کۆمەڵایەتیەکان و ئاسۆجەبار لە دەنی ئەمریکاوە پێشکەشتانی دەکات. زۆر سپاسی گۆگرانەکەین کە لەگەڵمانان تا ئێساکە لە هەفتەنامەی ڕەهەندەکانەوە کە میوانداری دکتۆر فاروق ڕەفیقەکەین وە ئەم کاتت باش کاک دکتۆر دووبارە. ئەم کاتی ئێوەش باش سپاس دەکەم. زۆر سپاس. کاک دکتۆر پێشتر لە وەڵامی و پرسیاری و شرۆڤەکارەکان و قوڵبوونەوەت بەناو ئەو ناڕەزایانەیە. شتێکی زۆر جوانی لە لاوروژانم شتێکی زۆر گەورەی لاوروژانم کە ئەکرێ ئێستاکە پرسیار لە تۆ بکەم لەبەوەی بەشداریکی زۆر کارات هەبوو لە حەڤەی شوبات و لە زۆربەی ناڕەزایەکان و بەر لە حەڤەی شوبات و دوای حەڤەی شوبات و تاکو ئێستاکە بەردەوام قسەی جدید هەبوو لەسەری ئایا جیاوازیە گەورەکانی ناڕەزایەکانی حەڤەی شوبات و ناڕەزایەکانی ئەم دوایە چین؟ سپاس دەکەم پرسیارێکی ڕەوایە من لەگەڵ هەموو دەربڕینێکی ناڕەزایەتیان لەگەڵ هەموو کەسانە ئەو بەتایبەت جوانێکی داواکاری پیشەریانەیە و ئەوە کۆمەلگا بەوە دەوڵەمەنە بێ باشە تەنەوعێکی جوانەیە بە وڵات باشە دەسەڵات لێ گەڕێک هەموو دەسەڵات لە دنیا گەندەڵە بێ ئەوەی کە ناهێڵە گەندەڵ بێ ئەم منافەسەکردن و ئەم ناڕەزایەتی دەربڕین و لەبەرەوە کە دەسەڵاتێک وڵاتی ناڕەزایەتییان نەبوو
مانەوەی وڵاتە یا شارێت ئەو شارە ئامینە و هەموو چاکەن بەرق و خۆی ئەو فاسد بووە باینە باشی ئەوە خەڵکێ ناڕزایەتی دەبرێت کەواتە منەکە ناڕزایەتیەکانە بەڕاستیە بەڵام سروشی ناڕزایەتیەکان گۆڕاوە عزیزەکەم پێیکە ئەم داواکاریانە کەوتن داواکاری پیشین و ڕەوایە هیچ کێشێ نییە بەڵام کەسێ نەچووە بۆ مەسەلە چارە مساعدەکان لەم خۆ پیشانانەی پاریش و ئەمساڵیشانە کەسێ نەچووە بۆ لە مسکردنی شتە سەرەکیەکە باشە ڕژۆیەکە سەر لە گۆڕی سەر لەبەری ستراکچەری نەگەم دەسەڵاتە بێت کەڵکە گەندەڵە بڵکو تووڕەوانی دەستکاری کۆمەلگا بە چی مانایە بەمانەیە کۆمەڵی دابوونەری لە گەشەکردنیان لەم کۆمەلگا پێویستە ڕابگیرێن لەبەر تۆ بابگەڕێرە بۆ خۆ پیشانانەکەم سەیریکە من بۆ جۆگرانی بەڕێزی ئێواڵم یەکدوو داواکاریەکانی حەزەی وڵات پێی وترا داواکاری خەنووتەییەکان ژمارەی داواکاری هەنووکەی بەمانای ئێستایی یعنی ئێستا کەمەڵ داواکاری سۆگرن بوون بەرز داواکاری بنەڕەتیەکانە من یەکدوو داواکاری ئەخوێنمەوە لەبەری دەقەکە من بەردەمایە بۆی جۆکارزانن سەری خۆیان ئەو هەڵسن بەم شیکاریە یەکێ لەو داواکاریەوە چی داڕشتنی پلانێکی تۆکمە بۆ دابیکنی سەربەخۆی دادوەری عزیزم تۆ نازانێ ئەمەیە لە شەهرە گەورەکانی مێژ نەبوونی سەروەری دادوەریە دوو جیاکردنەوەی حزب لە حکوومەت کە بە جۆرێکی حکوومەت نەبێتە ئامڕازێ بەدەستی حزبی سیاسیەوە ئەمە داواکاریە ئەم شوەکەم ئەسڵی نەسەرەتانەکە بریتە لە حزب کە هەم حکوومەتی داگیر و هەم کۆمەلگا کاتە تۆ داواکاریەکێک کە حکوومەت بسەرێتەوە لە حزبی سیاسی هەوەشانەوەی میلیشیاکانی حزب ڕێگەگرتن لەوە حزب ببێتە خاوەنی هێزی چەکداری ئەمەش داواکاریی دیکە واتە ئەو داواکاریانە حەزیشوات چووە بۆ کڕۆکی کێشە بنەڕەتیەکان پێنج سپاردنی وەزارەتی ناوخۆ پێشمەرگە ئەو ئاسایشوانە بە کەسانی پسپۆری بێلایەن ئەمەش بڕینی دەستی حزب لەناو حکوومەتە شەش کۆتاییهێنان بەم مۆدێلە لە حزب کە تێیدا کۆی کۆمەلگا داگیرەکان کاتی ئەسۆی بەڕێت ئەمەش خاڵێکی جوولەیەکی سەرەتانیە ئەتاکو ئەم مۆدێلە لە حزب هەبێ ئێمە نەئەتوانی خاوەنی سیاست بەمانای قوڵەکەی سیاست کە هونەری ژیانە کە خۆشویستی ژیانە ئیدارەکردنی ژیانە کە هونەری فەرمانڕەواتیکردنە هەتا ئەم حزب هەبێ ئەم مۆدێلە لە حزب ئەماکە ئەم مۆدێلەش ڕیشەکەی لە ئەحزابی ستالینی دینینی و حزبی نازیەکانەوە هاتووە هەرش حزبێکی ئاڤانگاردیە باشە یا حزبی جەماوەریە کە هەموو خەڵکەکە بە حەشاناتێکە بە جەماوەر دوای خۆیەکە و هەیەیەکێ لەسەرەوە ئەو هەیەباتی هەمووان بیر نەک بۆ ئەندامان حزب بۆ هەمومانەکەن و ئەمە حەق بەخۆیدا سڵاوی لەژێر دەستا بێ ئاینی لەژێر دەستا بێ مزگەوتی لەژێر بێ قوتابخانەی لەژێر دەستا بێ کە ئەم مۆدێلە لە حکوڕانی ئەساسی ئەم مۆدێلە لە حزب ئەم مۆدێلە لە حزب کە وەکو ئاماژەم پێدا دەوێت هەموو کەکان کۆمەلگا داگیر بکات طبعا هەر حزبێکیش کە ئابووری واتی داگیر کە دەستەوە سیستەمەم شۆستەمێکی سیستەمکاریە و لەوە خراپتری ژەڕوات ئەوە شەکی نەبێنەوە ئێستا ئابووری شتێ نەبناوی ئابووریاجی دەکەم شتێنی نەبناوی ئابووریەوە کوردستانی تۆ گوایە گەشەیەکی بینی و لە ماوەی چەند ساڵە ئەسڵی نییە ئەوە هەش بوو ئەوە بەعەرەبی هەرشی یعنی ئەوە زۆر لاواز بوو پارێکی زۆرە هاتوو لە دوایی یەک سێکتەر لە وڵاتێکی شەیکردۆش سێکتەری هەرش نەعەقڵیەوێ نەمەعریفەیەوێ نەهونەریەوێ هەرش سێکتەری بیناکردنە وە بەرێنانە باشە کۆمەڵی خەڵق هاتوون زەویەکی زۆریان ناونەتە سەیری سلێمانیکە بۆ ژۆوانە چۆن داگیرکراون باشە کە هیچ هونەرێکی دیانە زەویەکە بە خۆڕاییە شوقەیەکەکەی خەی 20,000 دێکی بە حەبە 170,000 بەسڵونەوە کە یەک نەخۆشی گەورەیە ئەمە نەخۆشیە لە وڵاتە دروست بووە بۆ ئەوی پارێزکردنەوە دروست بووە مانای نییە خانوویەک دەستێ لە خۆیشە بە ملیۆنێ بێت ملیۆنی دۆلار لە ئۆتاوا بە 120,000 تۆرتی خانوو کردی کۆی چییە؟ ئۆتاوا شارێکی جوانی 5-6 زان کۆی سێ ڕووباری بۆ لە سلێمانیەوە نەمانە نییە زەوی لە کەنار گرانترە لە نیویۆرک ئەمە نەخۆشیە ئابوووریەکەی کە ئەمانە هێنا ڕەگەشەکردن نییە خۆ لە ڕاستیە ئەم مۆدێلە لە حیزب ئەمە حیزەوەکە دەستی بەسەر باخ و سەروەت و سامانەکانە بێتەوە ئێستا داواکاری حەزەی شوبادە و ئەم مۆدێلە کۆتایی پێ بێ
ئەمە چییە؟ ئەمە داواکاری وەرزی دەکەم داواکارێکی کە لەو دیویەوە هۆشیاریەکی گەورە هەبوو. ئێستا من خەریکی شتێ دەکەم لەسەر ئەو ڕووداوە کە نای حەڤەی شوباتە. سەرێکێکە لە داواکاریەکانی تر بەکارهێنانی سامان و بودجەی کوردستان بۆ خۆشکردنی خاڵق باشە لێکۆڵینەوە لەسەر سامانی حیزبەکانم دەپرسراتی ئەمە لێکوێت تۆ داوای لێپرسینەوە بکەیت کە نەک کە داواکاریەکە کرا عەزیزەکەم بەڵام تەمان هێزیە نەچوە پشتی شتێکە بناوی ئۆپۆزیسیۆن لەو کاتێک کە خەڵقی ئازادی خواز لە خۆپیشانانە بوون ئەوان لەو دیوە خەریکی ڕێکەوتنی سیاسی بوون کە چۆن کێکەکە بەشکەن بوو ناوەی پشتیان کردە خۆپیشاندەکان و باشەوە ئەوان بۆ ڕازی بوون لێ دوو وەزارەتیانە بێ و ئەخیرەن ئەوە شایدینین ئەوە گۆڕانە بەو شێوەیە بەلانی کەمەوە گۆڕان شانسی ئەوە هەیە دەکراوەتە دەرەوەوانی دیکە خەریکی لەگەڵیان گوایە کۆمەڵ لێگرت و هەر هەفتەی جارێک کۆبوونەوەیەکەن موقفی خۆمان ڕاستین دەربارەی ئایا پشێنی یان نەپشێنەوە ئەمە سوکایەتیە بە ئینسان ئەمە سوکایەتیە بەڵام ئەو خەڵکی ئەم سوکایەتی قبوڵەکە ئەمە مشکلەکەینە ئەمە چۆن حیزبی سیاسیە ئەمە پیسخۆر بەردەوامین لەسەر پێشکەشکردنی هەفتەنامەی ڕەهەندەکان ئێرە دەنگی ئەمریکا بەردەوامین لەسەر پێشکەشکردنی هەفتەنامەی ڕەهەندەکان ئالێرەیە کاک دکتۆر فاروق ڕادەگرم لە پرسیارێکی کۆمەڵی پرسیاری زۆرمان بۆ هاتووە لە ئازیزان و خوێنەران و بینەران و گوێبیستانی دەنگی ئەمریکا هەڵبەت کاک محەممەد سابیر پرسیارێکی هەیە ئەڵێ ئایا ئەو سیاسیانی کە لە هەناوی پارتی و یەکێتیدان و لەو هەناوی ئەواندا چاویان کردوتەوە پەروەردەی سیاسیان بینیوە ئایا چەند جێگەی باوەڕن تا چەند دەتوانن گۆڕانکاری سیاسی بکەن تا چەند دەتوان خاوەنی فکرێک بن کە توانای گۆڕانکاری کۆمەڵایەتیان هەبێت لەگەڵ ئەو پەڕی ڕێزیە ساسیەکەم زۆریش من ڕێزم بووی هەیە بۆ ڕێزیش بۆ گوێگرانیەوە ئەبێ ڕاستێکی بووم بە هیچ شێوە ناتوانێت لەبەرەی سەیریکە بەڕێزان جۆ بگرن ئەمانە وەکو فۆرم هەندێکیان هەیە کە کەمانە معقول بوو بۆ نمونە هەردوو حیزبەکە و لە دواییشا گۆڕانیش وازان ئەوانی دیکەشیانە جۆرێک لە مەکتەبینانێت مەکتەبی بیر و هۆشیاری و دراسات و زۆر باشووە گەریشیان لە مەسەن کاتی خۆی ئێستا ناتەوان دوایەوەی کە ئێستا ئێمە لە هەرەسی هەرەسەکانن ئێستا شتێ نەما ئەوانە بتوان بینایکەن ئەوانە هیچیان پێ بینا ناکرێت بەڵام لەو کاتە مەسەن 15 ساڵ 10 ساڵ 20 ساڵ پێشتا کە ئەمەیان هەبوو ئەتوانرا ئەوە بەکارهێنرێن بۆ تەقویەک بۆ هێنانی ئەفکار بۆ دروستکردنی سیاست لە وڵاتە گەشت پەروەردەکردنی کادر بە پرینسیپەکان پرینسیپە سیاسی و ئەخلاقیەکان بە معریفە ئەمە کە نەکرا ئێستا لە دوجارە ئەوانەی هێژە دەستی ئەوانە گەورە هیچ نین جگە لە قەزەمەکانی کە ئەوان تکرارەکەنەوە بە خراپتری زۆر بە خراپتری بەشی بینین دەبێ ناو بێنم خەڵکە بۆ ئێستا لە سیاست کەوتووە ئەیبینیەوەی واو ئەو سەردەمایکی هەبوو وابوو ئێستاەوە خراپترە کاتێک ئەو خۆی ئەو کاتە ئەو قارەمانە و ئەو ڕابەرنەتەوەیە نەبووە لەنی لەبەرەوە بۆ بەڕێزاڵم کە ئەبێ ئێمە قورسە بەڕێزم قورسە بەڵام وەرن جورئەتکەین خەونێکی گەورەتر ببینین لەو دیوەم حیزبانەوە وەرن ئەم حیزبانە بێ بەجێ بێڵین وەرن فۆرمێکی دیکە بێنن لە حیزبایەتی باشە کە ئەستور بێ بە کۆمەڵە قیەم بە کۆمەڵێ بەها کۆمەڵە بەهاکانیش ئێمە ئیدعایان ناکەین بە شەرێت کردوێتی خەڵکێن 1000 ساڵ پێش ئێستا خەڵکی ئیشی کردووە لەسەر ئەمە 2000 ساڵ ئێستاش پێمی کۆمەڵ قیەمی یۆنانی کۆن هەیە مانەدارە ئێمە بەس ڕۆمان لەسەر ریسێرچکەین بخوێنینەوە بۆ یادڕانی بە شەرێت چی کردووە بەسێ خۆمان لە تەوقی ئەم حیزبانە ڕزگارکەین بەردەوامین لەسەر پێشکەشکردنی هەفتەنامەی ڕەهەندەکان هەڵبەت کاک فاروق پرسیارێکی زۆر گرنگی تر هاتووەی کاک هەردی کەریمە هەڵبەت زۆر نزیکە لە پرسیارێکی خۆمەوە ئەمەوێت هەردووکیان پێکەوە گرێ بدەم ئەو بازەوەکە کە ئەڵێ ئێستاکە لە دوای حەڤەی شوباتەوە کە هەر پەیوەندی بە پرسیارەکەی پێشووترەوە هەیە بەڵێ ئەڵێ حەڤەی شوباتە موچە نەبوو مەسەلەکە بەڵێ ئەڵێ هەبووە موچە داوای مافی ترمانە کرد بەڵێ هەڵبەتە حەقی خۆمان بوو بەڵام ئەمێستاکان ئەم میلەتە ئەڵێن بەس موچەمان بەرێ و هیچی تر مەبەستی ئەم داواکاریانی ئێستاە ڕای تۆ چێرەوە بارەوە ئایا منیش هەمان پرسیارەکەم لەسەرەوەی کە ئایا داواکاریەکانی ئەم دوایی ناڕەزایەتەکان کۆمەڵی داواکاری جومگەی و بنەڕەتین و کۆمەڵی داواکارین کە کۆڵەکەیەکی گرنگ بن بۆ دروستکردنی ناڕەزایەکی ئەکادمی و شارستانی دەستخۆش ئەگەرەوە بۆ خفەیەک ترکە بکردن لە پێشەوەی ژوتم ئەمە تاقیکردنەوەی ئەم دەسەڵاتە خەریکی ئەم تاقیکردنەوەی و خەڵقانی دیکە لە دەوروبەری وڵاتانی ئەو شەکەر سپێرەکەن فێریکە
گوشار بۆ کۆمەڵ خەڵکێنی قەزای ئاساسی گەورەکانی لەبیرە بیتەوە کە بیناسازی نەتەوەیە کە بیناسازی نیشتیمانە نیشتیمان سازیە نەتەوە سازیە کە بیناکردنی سیستەمێکە کە لانی گەمی خۆشگوزارانی بۆ هاونیشتیمانەیە دابینکە سەروەری یاسایە ئەمانە هەموو لەبیریەکەیتەوە پرسیاری گەورەیە بۆ ئەمیلەتەڕۆژێ ئەمانەی لەبیرە بێتەوە بۆ نمونە سەری ئەم شتەکە هەڵوەشاندنەوەی سیستەمی خانەشتنی ئەندام پەرلەمان و وەزیر و بەردەوە گشتەکان نیوەی بودجێ فەرماندەران چێ بۆ کۆمەڵێ خەڵک کە خۆیان لێسێتەوە لە ماڵە و تەقاعدووە باشە و بەمەش هەموو حیزبەکانی دیان ئەمە علاقەی بە پارتی جۆجێنیە باشە دوو وەجبەی گۆڕان تەقاعد دەبن هەردوو هەمووشی پارە وەرەگرن باشە ئەیانە 2 ساڵەیە بۆ تەقێکی لیا و معاش وەرەگرن باشە کێ بگە عەزیز پرسیارەکە ئەوەیە ئەم تاقیکردنەوەیە کە ڕوەدات لەوەیە کە ئەم شتە گەورانەی پێ لەبیر بەرێتەوە لە دوای ئەڵە موچەکە چی مشکلەتیدا موچەکە دەمێ ئەوە موچەکە دەینێ بەکاملی دوای ئەوە موچەکەشی وەرگرتەوە ئیدی تۆ هیچ داواکاری ناکەی ئەی ئەو بۆ ئەو بەڕێزا بۆ بەڕێزیشت ئەگەر هەن لەو مەحزەمەیە بوو کە لە سلێمانیە پێشوازی کرا و پیرۆزبایی کرا لە خۆ پیشانانەکان زۆر مەدەنی بوو بەتەستا لە ئەو خۆ پیشانانەی کە دەسەڵات بەدڵێتی لە هەموو خۆ پیشانانێکوە سڵکەنەوە ئەگەر دەسەڵات گاسی هەبێت گاسی لێبگری نابی ئەو پیرۆزبایی و پێ بڵێ ئەو معنای تۆ سەربەر ناوە تۆ گورز نەداوە معنای تۆ شتێک لە نەکەوە ئیسعاج بکەیت دەسەڵات دەبێت ئیسعاجی بکەیت یعنی چی داواکارێکی لەو پیرۆزبایی پێ بڵێ لەبەرەوە داواکارەکانی ئەو کاتە خۆش ئاستێکی باڵا بوو لەو شێری ئەمە ئێستا لەگەڕ ڕێزم خەڵکێکە شاری بواتوە گوشاری بواتوە موچەیە مناڵێتی هەمووی ماگار لێیە بەڵام لەم تاقیکردنەوەی دەرناچی ئەگەر لە سیاقی ئەو داواکارێ نابوەستێتەوە ئەم تاقیکردنەوەی کە ئیڵێن سەمێکیکە ڕژێمێکیکە کە ئێوە لە ئەنجا جەور و سەنگی زۆرتر وڵاتی بۆ مباح بێت چی لێکا لێ بکات کاک دکتۆر فاروق زۆر سپاس بۆ تێڕوانین و بۆ چوونەکانت ئەگەر هەر سەرنجێکەیە حەزەکەی بڵێ زۆر بەختەوەرە بین من سپاسیەوەکەم زۆریش کە جار ئەم فعلەمان بۆ ڕەخسێنن ئەمەوێت خاڵێک وەبیری جۆگرانی ئەم بەرنامەیە بهێنمەوە ئەویش ئەوەیە من جینەوە خۆم بەڕاستیا من جینەوە خۆم و ئیشی کاری فکری منیشە جینەوە خۆم لەوەی کاتێکێ فڕێ بین کۆمەڵ ئەدەواتی لە کارکەوتوو هەیە بۆ بیرکردنەوە تووری هەڵبین خەریکی ئەدەواتی تازە بین چەمچی نوێ بین ئێمە لە هەلومەرجێکی زۆر نوێین بەڕەخنی کاریشێکین بەڕەخنی میحنەتەکانی زۆریش ئومێد بەخشە ئومێدەکەی خۆی لە ڕاستیان لە غیابی ئومێدایە لەوایە کە ئەو ئومێدە ساختەی کە میدیا ئاخر میدیا دەورێکی ترسناکی هەیە لە پایەدارکردنی ستەم و فاشیزمی کوردیە لە ڕاستیە هەموو میدیایە تەمان ئەوەی کە لێرە پێجێ هەلیفتیواوەش جزێکە ڕەمۆکێکە لەو ناوەم بەرزە با ئەو جانبی بخوێنینەوە میحنەتەکە لە ژێرباری بەڵام بەقەر میحنەتەکە گەورە بین هەوڵی دروستکردنێکی داهێنانی کولتورێکی نوێ بکەین ئەمە ئیشەکەیە دەرباز بین ئادەمیەتی کێتیین لەم جەورە جەورستەمە لەم ئازارەی هەیە بەڵام لە پێناوی ئەوەی شتێکی زۆر نوێ بینا بکەین فرسەتێکی مێژوویە بۆ ئێمە ئەمە بکەین بەڵام هەموو ڕامبوونێت هەموو بچووکردنەوەی داواکاریەک هەموو بچووکردنەوەی ناڕەزایەتیەک ئاگرێسایەکە لە ڕاستیە نەوەکانی کە دێن نەوەی ئێستا کە بتازە تێگا بۆ نەوەی دوای تریش باجەکەیدا و من سپاسیەوە زۆر سپاس بۆ کاک فاروق بۆ دنیابینی و شۆڤەکاری و ڕخنەکانت هەر بژین زۆر سپاس ئەم بەرنامەیە تایبەتە بە تۆڕە کۆمەڵایەتیەکان و ئاسۆجەبار لە دەنی ئەمریکاوە پێشکەشتانی دەکات.